سەرەتاکانی قۆناغی مناڵی زۆر گرنگە کە پەروەردەیەکی دروست بە مناڵ بگیرێ بۆی کە ناخی ئەو مناڵە خۆ خواردنەوەی تیانە بێ نەخۆشە دەرونیەکانی تیا تەنگەژە نەبوو بێ کە لە هەرزەکاریە گەشە بکە لە پیریا زیاتر سەرکێشێ. گرنگترین قۆناغە و هەستیارترین قۆناغەکە هەتاوکو دایک و باوکتیایە زۆرترین زانیاری بە مناڵ بەخشن، زۆرترین پەروەردە بە مناڵ بەخشن هێشتا کەمە، چونکە ئەو ئەو 5 ساڵی تەمەنی مناڵ بە پێی یاسای پەروەردەی مناڵ بە پێی سێگۆشەی پەروەردەی مناڵ زۆر گرنگە کە دایک و باوک هەمیشە زانیاری بدەن بە مناڵەکان بەغێر مباشر. ینی شەر نییە تۆ هەبە ڕاستە خۆی بە مناڵ بڵێ بە شێوەی ئامۆژگاری کردن، چکە بە شێوەی ئامۆژگاری نیوەی ئەو زانیاریانە ئەگاتە مناڵ. کاتێک کە مناڵ بە شێوەیەکی ناڕاستە خۆ دایک و باوک پەروەردەی ئەەکەن، زانیاری پێبەخشن بۆ هەمووش بوارەکانی ژیانی، هەر لەوەی کە ئەمە ئەسووتێنێ بەوێ دەستکاری مەکە، ئەوان ئەگە بکوێتە خوارەوە ئەشکێ ئەمان ئەکەوێ بەسەر تا مەسەلەن ئەم شتانی کە تۆم جێگەی مەترسین بۆ مناڵەکەت. لە هەمان کاتا لە وردەوە قۆناغێک یەتە پێشەوە کە مناڵتیە ئەکەوێتە قسەکردن و هەنێک درک بۆ شتانە ئەکاکە بەکاری ئەهێنێ لە بەرامبەر بە گەورەکانە. هەجا هەنێک جار هەیە مناڵ بە زۆرزانی خۆی چۆن لە مرۆڤێکی بچووکی ئەزانی، بەڵام زیرەکی مناڵ تا ئەو ڕادەیە کە توانای قسەکردن کارکردن لەگەڵی زۆر وەکو مرۆڤێکی ئاساییە، چونکە هەموو شتێک تێ ئەگا درک بە هەر هەموو شتێک ئەکا کە ئێمە پێ ئەڵێن مناڵە و درکی پێناکە. هەر لەو کاتەوە کاتێکە تۆ کۆمەڵێک زانیاری بە مناڵەکە دەبەخشی لە ڕێگەی قسەکردنەوە کە تا ئەو تێبگالەوەی کە هەنێکشت هەیە ئەمە هەڵەیە لە بەرامبەر گەورەیە بەکاری بێنی نابێ بەم شێوەیە بەکار بهێنرێ. ئەمانە ئەم شێوازە دەستەواژانە ئەگەر بە شێوەیەکی ناڕاستە خۆ بێ بە مناڵ بوترێ بە شێوەی مەبەستمان لە شێوەی ناڕاستە خۆ بە شێوەی چیرۆک بێ، بە قسەکردن و گفتوگۆکردن بێ لەگەڵ مەسەلەن دایک و باوکەکە پێکەوە دانیشتن مناڵەکە گوێی گرت بێ، یان ئەگەر دوو هاوڕێ پێکەوە دانیشت بە مناڵەکانیان گوێیان لێگرت بن لەولا و خەریکی یاری بن و بە شێوەیەکی ناڕاستە خۆش گوێیان لەمان بێ، شێوازی پەروەردەکە زۆر بە دروستی ئامانجی خۆی ئەپێکێ لە مناڵەکەیە. بێگومان ئەبێ ئەوە بزانین کە ئێمە هەر شتێک هەڵە بژێرین بۆ پەروەردە ئەبێ جارێ لوتکەی ئامانجەکەمان لوتکەی شێوازی پەروەردەکەمان لە بەرچاو بێت کە تا چەند سەرەگرێ، ئایا سەرەگرێ یا سەر ناگرێ. بەس ئەم شێوازی پەروەردەکردنە کە من بمەوێت لە ڕێگەی ئەوەی کە من تەلەفۆن بۆ باوکتەکەم ئەگەر عاقڵ نەبیان تەلەفۆن بە فڵان و فیسارەکەم ئەگەر عاقڵ نەبی زۆرجار دایکەکان زۆرجار دادەکان گلەیوەژەکان لە دایکەکان جۆرێک لەو شتە بەکارهێن کاڵ تەلەفۆن بۆ دادەکە دەکەم ئەگەر عاقڵ نەبی. هەنێک جار ئەمە ئیشی خۆیەکە بەڵام کە ئەبێ ئاگادار بین ئەبێ وریابین لەوەی کە لە یاسای پەروەردەی مناڵە لە سێگۆشەی پەروەردەی مناڵە کاتێک تۆ زانیاری ئەبەخشی کاتێ ئەو مناڵە وەریەگرێ و ئیکات بە ئەزمون و ئیکا بە ممارەسەی ژیانی نابێ بە هیچ عنفیتیا بێ. ئەم شێوازە پێش هەموو شتێ ونبوونی دایکەکەیە لە ئیتاری پەروەردەی مناڵەکەیە، چونکە من بەوش دەستەواژەیە بە مناڵەکەم ئەڵێم کە من هیچ نیم، هیچ ڕۆڵێکم نییە، کەسێکی تر هەیە لەسەر من ڕۆڵی گەورەتری هەیە. لە کاتێکە ئەو ڕۆڵێک کە بەو کەسەی ئەبەخشێ ڕەنگ بێ و کەسەش بەو شێوەیە بۆ چکە بەڕاستی موقفە تۆ تێو نەگیانە بێ کە گەڕایەوە یان کە هاتەوە یان کە تەلەفۆن لەگە مناڵەکە کرد چی لەگەڵ مناڵەکە باسکات کە تۆ پشت بۆ بەستووە. هەم شێوازێکیشە لە عنف لە توندوتیژی جۆرێکە لە توندوتیژی بەڕاستی کاتێکە وا بۆ مناڵە ئەڵێ کە تۆ سزایەک هەیە لە پشتیان پەروەردەیەتەوەیە کە من ئەدەم کەسەکەش کە جێبەجێەکە و کەسێک کە پەیوەندی پێوەکات. لە هەمان کاتە بچووکبوونەوەی دایکە بۆ جارێکی تر کە مناڵەکە گوێڕایەڵی نەبێ. هەمان کات پەروەردەیەک هەیە لە خێزانە پەروەردەیەکی نێگەتیڤە کە دروستکردنی چوارچێوەیە، دروستکردنی ئیتاڕە لە خێزانە، یعنی تۆ هەموو قودسیەت و پیرۆزی و باشی و خراپیەکان ئەی بە باوک باوکەکە بێتە چوارچێوەی ماڵەکە، کەواتە من سەقفێکی عنفم ناتەندروستم دروست کرد بۆ مناڵەکەم کە ترسێنەرە کە تۆقێنەرە، مناڵەکەم پێی پەروەردە نابێ، بەڵام لە ترسا گوێڕایەڵێ بێ، بەڵام لە ترسا باوەڕی پێکا، بەڵام لە ترسا وای لێکا کە ئەم مناڵە بە هیچ شێوەیەک لە مستەقبەلا نەتوانێت دەربڕی هەست و سۆزەکانی بێ بۆ باوکی بۆ دایکی. زۆر جار هەیە بەعکسەوەی باوکەکە لە تەلەفۆن بۆ دایک دەکەم یاڵە بە دایک دەڵێم تۆ شتە غەڵەت کردووە. ئەگەر ئەوان ڕێککەوتنێک هەبێ لە بەینیانە کە باوکەکە و دایکەکە هاتەوە حیوار هەبێ لە بەینیانە ئەمە جیایە، بەڵام وەکو جۆرە لە سزا بەکاری هێنێ بۆ مناڵەکەی کە مناڵە بتر بێت لەو زەمانەی کە ئەمەی پێوتراوە چاوەڕێی هاتنەوە گەڕانەی باوکی بیان تەلەفۆنی باوکی بێت کە چه سزایەکی پێ ئەبەخشێ. لەبەرەوە خورسترین جۆرە بە تایبەتیش
ئەگە بزانین لە کۆمەڵگەی خۆمانە ئەمە زۆر بەکارهێنریە زۆر زیاتر کاریگەری لەسەر دەرونی خانمان دروست کردووە چونکە خانمان دوو جار سزا ئەدرێن چون بەوەی کە ئەمە برایە باوکە مامە خاڵە بێت تۆ زۆر ڕێزی لێ بگرێ بێت تۆ زۆر جیاواسێریکی جاوار چجا ئەگە مناڵێکی کچ بێت و تۆ پێی بڵێ ئەو هەستە جوان و دڵسۆزی و ناسکی نێوان باوک و کچ بشکێنی بۆی کە هاتەوە تو ڕەبێ بەسەر تاکە هاتەوە لێو باکە هاتەوە لێو قبول نەکاتە ئیشی من چێ لێرە کاتە سبێنێک کە ئەو مناڵە گەورە بێگاتە مەرحەلەی هەرزەکاری جۆڕاڵی دایکەکە نابێ بێ دایکەکە گلەی لێ نەکا بڵێ بۆچی چونکە بەڕاستی تۆ خۆت بناغەکەی وا دروست کرد بۆیە هەر ئێستش هەر ئەوە ئەیاتەوە ئەوەی کە پێویستە بۆ ژیانی مناڵ دایک سەرەتا دەست پێکات چونکە زۆربنەی کاتەکانی دایک لەگەڵ مناڵە ئەمێنێتوانێ یعنی ئەو شێوازی قسەکردن و مامەڵی کە دایک کاریگەری هەیە لەسەر ڕفتاری مناڵەکەی باوک هەیەی بەڵام ناتوانین بڵێن بەو دەرئەنجامە هەیەی کە دایک هەیەی یان بێگومان ترس و تۆقاندنێک دروستەکە هەنێک شت تێگەشکێنێک کە مناڵ پێویستی پێێتی لەگەڵ باوکە هەیبێ ینی جاری وە هەیە بەسەمە زۆر لە حاڵتە دەرونیەکان خەڵک هێڵێت تا ئەم دەقەیەش من زۆر باوکم خۆشێ بەس ناتۆم هەستەکانمی بۆ دەرببڕم چونکە هەمیشە دایکم وەک ئەو نمونەی بەڕێستانە سەباستان کرد هەرچێکمانە کرێ وەک چاوەڕێ بکەن تا باوکتانیەتەوە ینی باوکمان بوو بە کەسێکی زۆر نێگەتیڤ لە خێزانی ئێمە یعنی هەم هەستمان بە بوونی خۆشی حەزمان بەبوونی و بەبوون و خۆشیەکان یەکرد کە بێتەوە ناوماڵەکە لە هەمان کات شامانزانی کەیەتەوانێت کێشەیەک چاوەڕێیەکە کە ئێتر ئەو پێکەنینەی نامێنێ بەرامبەرمان کاتێک کە دایکم شەکواکە لێمان کاتێککە غەڵەتەکانی ئێمە خاتە بەردەمی پیاویش لە دەرەوە ڕەم بێ هیلاک بێ و هەرگیزیش لەگەڵ ئەو قسەیانی بەڵام من هەرێکم ئەگە بڵێم پیاو لە دەرەوەمانوە ژنیش هەرمانوە بە هەمان شێوە چونکە بەرت بە تایبەتی لە ئێستەیە ناکرێ بڵێن هەموو مانوبوونەکانی ماڵەوە دەرەوەمان کە هاتینەوە تێکەڵیکەین بە مانوبوونەکانی ماڵەوەمان و مەسەرەن جۆرێک لە ئینفجارێکی دروست بێت لە پەروەردەی مناڵەکانمانە لەبەرەوەی هیلاکین بەڵام کۆمەڵگەی ئەمە پێمانە لە پیاو هیلاکە لە دەرەوە ئەمە حەقیقەتێکە تێکەڵاوە بێت طبعاً تۆ شەکوات هەیە ئەو خۆی لە دەرەوە ئەنواع مشکل مەشاکل هەبووە هاتوتەوە کێتیاچێ پەروەردەی مناڵەکە تێکەشکێنرێ ئەوەشی کە کردوتە ئەڵێت ڕێسەکەی بێتەوە بەخوری پەروەردەی هەردوو لە ئیتیفاق ڕێککەوتنی نێوان دایک و باوک لە غیابی دایکە باوک ئەبێت چی بکە لەگەڵ مناڵەکەی پەروەردەیەکە بژێر لە غیابی دایکە باوکە بە هەمان شێوە باوکە بێت چ پەروەردەیەک هەڵبژێرێت بۆ مناڵەکەی ناکرێت کە من باوکون بوو لە ماڵە یەکسەر حاڵەتێکی نێگەتیڤی بۆ دروستکەم و بە هەمان شێوەش ڕاستە بۆ دایکەکە کەواتە سۆز خۆشەویستی لە مناڵە بە تایبەتیش لە قۆناغی 5 ساڵ و 6 ساڵی سەرەتای تەمەنی بێگومانە من باسی قۆناغاکەین چونکە باوەڕم بەوە نییە کە هەرزەکارێک پێی بڵێ گەز باوکیەتەوە چونکە خۆی پێگەیشتووە و گەیشتە مەرحەلەیەکە باش و خراپی خۆی تا ڕادەیەگەزانێ ئەو کاتە پێسی بە دۆستایەتی و هاوڕێتی زیاتر هەیە بەڵام لەم قۆناغی سەرەتای مناڵە بەڕاستی زۆر گرنگە کە بچووک بوونەوە دروست نەبێت چونکە کە بچووک بوونەوە دروستە بێت دوجار ئەو مناڵە باجی ئەو بچووک بوونەوەی دایک و باوکیشیەدا زۆر جار مناڵی وهەیە هەستێکی لا دروستە بێڵە هەست بە کەمی دایک مەکەم هەستەکە بۆ چکە دایکی خۆی بەکەم ئەزانێ باوکی خۆی بەکەم زانێ بۆ ئەمە لەو بناغەوەی کە مناڵ لە ماڵە کە هەستەکە دایکی ونە ئەڵێ هەمیشاڵێ باوکت ئێسێتەوە وات بۆکە باوکت ئێستا هەڕەشەت لێکە باوکت ئێستا خۆشی ئەوێ ئەنی شتەکانیان کەوا لێ کرد هەم مناڵ بەرپەرزدانەوەی مناڵ بۆ دایک و باوک لە مستەقبەلە نێگەتیڤە بێ دایکەکە جارێکی تر هەستێکی تێکشکاوی ئەبێ لە هەمان کاتە نازانی پەروەردەکە تاگلایەنە ئەبێت ینی دوولایەنە نابێت نێوان دایک و باوکە ئیتیفاقی تیابێ لە ساسە هەموو زانست و هەموو پەروەردە و هەموو زانانی بواری پەروەردە ئەومان پێ ئەڵەن و واش ئەخوازێ کە لە پەروەردەکردنی مناڵە پەروەردە بەکاربهێنرێ نەک سزا چونکە سزا جۆرێک بەکارهێنرێکەوە با بڵێن باسکرد بابەتێکی تراتوانین قسەی لەسەرکەین بەڵام پەروەردە ئەو مانایی هەیە کە پڕە لە خۆشەویستی لە ڕێزگرتنی مناڵەکەت لە پاراستنی کەرامەتی لە پاراستن تەنانە شتومەکەکانی یاریەکانی لەو پەیوەندی کە مناڵی لەگە مناڵێکی ترا هەیەی تۆ چۆن بەرگری لێ بکەی کە چۆن بیپارێزی ئەمانە هەمووی ئەو شتە جوانانە کە مناڵ پێویستە ئەوی خوازێت لە دایک و باوکی زۆر پێویستە کە
لە گرنگی پێدانی مناڵەکەمان هێندە دڵنیا بین تا ئەو ڕادێ گومانمان نەبێت کە بڵم مناڵەکەم تا چەند متمانە بەخۆیەکە تا چەند ترس و دڵە ڕاوکێ دروستەکە میشا ئەو مناڵانەی کە ترس و دڵە ڕاوکێشیان زۆرە ڕەتفعلیان زۆر شتی نەشیا و نێگەتیڤیان هەیە ینی هەمیشا بن بەمای خەفەت و مەشاکل بۆ دایک و باوکەکانیان هەر تەنانەت لە شەو خەوتنیانەوە لە خەبەربوونەوەیانەوە لە خەوە لە ڕێنەکردنیانەوە چ جای پەیوەندیەکانیان لەگەڵ مناڵانی ترە هەمیشە ناڕێکە هەستی پێەکەی جارێ لە ئیستیغلالکردنیش لە ئەو مناڵانە دروستە بێ مەسەلەن وەکو چۆن لە حەقی خۆی بکاتەوە لە دایک و باوکەکە زۆر جار ئەزانێت دایک و باوکەکە لەکوێ موقف ئەگۆڕن مناڵەکە بەرپرسدانەوەیکی ناشین و نێگەتیڤ ئەنوێنێ بۆی وەکو تەریقبوونەوە بۆ دایک و باوکەکە زۆر باوەڕم بەوە هەیە دایک و باوک ئەبێت لە موقفە زۆر گرنگە لە موقفە پەروەردەی مناڵەکەی بکات چونکە ئەو موقفە چۆن ئەخوازە پەروەردەی و مناڵە بکە ئێستا من ناکرێت بڵێم بەدەیەها نمونە هەیە بڵێم لەم موقفە بەو شێوە بەڵام گرنگە دایک و باوک لە موقفە کە مەسە مناڵەکەی وەرکی گرتووە مناڵەکەی جۆرێک لە تەسەڕفێکی ناشرین ئەنوێنێت کە پێی ناشرینە تەوان دایکەکە یان باوکەکە هەست دەکا کە ئەمە ناشرینە چۆن ئەوە بتوانێت یەکسەر پەروەردەی بەدوایە بێنێ نەک سزای توندی بەدوایە بێنێ قسەکردن من زۆر جار ئەڵێم مەڵەم دایک بەڕاستی بێتی سیدودانەکەی کە بۆشاییتیەکەوێ لە ئەنجامی پەروەردەکردنی مناڵەکەوێتی چونکە تۆ ئەمەنە شتەکان دووبارە ئەەکەیتوانێ هەر جارۆ بە شێوەیەکیژە بێ دووبارێکیتەوە نابێ هەریەک ڕستە بێ و بوترێتوانێ لەبەرەوە موقف ئەوە ئەخوازەیە کە دایکەکە بزانێت لەم موقفە چۆن پەروەردەی ئەو مناڵی بکات باشترین چارەسەر بدۆزێتەوە کە تێکشکاندنی تیانەیە بۆ مناڵەکە عقوبەی تیانە بێ هەم ڕتاحی خۆشی تیاابێ هەست بکە بۆی کە ئەو شتێک کە ئاماژەی پێکرد بۆ مناڵەکەی چارەسەر بوو چونکە بێگومان مناڵ بوونەوەرێکی زۆر بچکۆلانەیە زۆرجار بە بەسیترین شت تۆ ئەتوانی شێوازێک لە هەڵخەڵاتان بەکاربێنی بۆ ئەو موقفە هەتاوەکو بتوانانی پەروەردەی مناڵەکەی پێ بکەیت